لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر دڵزار حەمە ساڵح بەڕێبەری ئاماری هەولێر کە لێرە میوانمە دکتۆر زۆر بەخێر بێ. با سەرەتا بپرسم ئەوەی کە هاوڵاتی بیزانێت لە ئەم سەرژمێریە بە تایبەتی کامەیە کە گرنگ بێت بۆ هاوڵاتیان قۆناغەکان بە وردی دەستی پێکردووە و پێویستە چی بۆ ئەو هاوڵاتیانە بوترێت کە ئەبێت لە سەرژمێری بەشداری بکەن. زۆر سپاس بۆ بەڕێز ئەو بەرنامە ئەوەی کە خزمەت بە پرۆسەکەی دەکاتن ئەوەیە ڕادەی هۆشیاری بەرزکردنەوەی ڕادەی هۆشیاری وەڵامدانەوەی ئەو پرسیارانی کە ئێستا لە ذهنی خەڵکدایە. ئەمە ئێستا لە قۆناغی کۆتایین لە بڕگەی یەکەمین. قۆناغی کۆتایی سێ بڕگەیە. بڕگەی یەکەم کە بریتە لە 16 لە بۆ 19 مانگ کە ئێستا حالیان ئەمە تێداینا بریتە لەوەی کە بژمێرەکان سەردانی خێزانەکان دەکەن پرسیاری ئەویان لێ دەکەن ماڵەکە ئیچەیە چێ سەرۆکی خێزانەکەیە چەند کەسن تەمەنیان چەندە ئیدی ئەوە پرسیارەکانیان دەبێتن هەتا 19 مانگ هەتا داخلی ئیسنادی زەمەنی دەبین کە بریتە لە سعات 12 شەوی 19 لەسەر 20 مانگ لەوێن دەرەوە کە ئەمە داخلی سعات 12 بووین ئیسناد زەمانیەکە دەست پێ دەکاتن ئیدی قەدەغی هاتوچۆش دەست پێ دەکات کە بریتە لە 2 ڕۆژ قەدەغی هاتوچۆکە لە بەرەوەیە کە هەتا خەڵکەکە هەموو لە ماڵەوە بن هەمان بژمێر دەستەوە هەمان ماڵ دەبی هەموو ئەندامانی خێزانەکان کە بوونیان هەیە لە ماڵەوە دوو جار سەردانیان دەکرێت سێ جار ئەوە جاری دووەمە بەس ئەوەندە پرسیاریان لێ دەکاتن دەرێ ئەو پرسیارانە کە لە سزلی خێزانی ڕابردوو کە لە ڕێگەی تابلێتەکە داخلم کردبوو هیچ گۆڕانکاری تێدا کرایە منداڵ لەدایک بوون هەیە دووربی هیچ حالەتی وەفات هەیە حالەتی زەوات هەیە کوڕەکی ئەو ماڵە کچەکی هینابیتەوە ماڵێ یان کچەکە مێردی کردبی چوبیتە ماڵەچکە ئەگەر پرسیارەکان هەمووی وەچ خۆی بوون تاوا کۆتایی دێتن ئەگەر هەر گۆڕانکاریەکە بوو تۆمار دەکرێت تاکو دەچینە 22 مانگ لە 22 مانگ فۆرمی خێزان پڕ دەکرێتەوەی کە پێی دەڵێن 77 پرسیارەکە ئەو سەردانی سێمە. زۆر باشە دکتۆر ئەی ئەو کەسانی کە بۆ نمونە خەڵکی سلێمانی لە شاری هەولێر بەهۆی ئیش و کارەوە نیشتەجێنیا بە پێچوانەوە لە شارەکانی دیکە ئەوانە چۆن تۆمار دەکرێن ئەبێ حتمما لە شوێنی خۆیان بن یا لە شوێنی دیکە تۆمار دەکرێن؟ بەڵێ ئەوانەی کە با بڵێن خێزانێک لە هەولێر نیشتەجێن بەس کوڕەکەیان لە دهۆک ئیش دەکاتن کە سەردانی ماڵەکەیان دەکەن دەڵێن ئەمە کوڕەکیشمان هەیە بەس لە دهۆک لە ئەرکە ئەوش کارتە نیشتمانیەکەیتی تۆمار دەکرێت خاتون ئەوە بەنسبەت ئەوەی کە لە شارەچکە ئیش بکا کوڕ و کچەکەیان یان هەر کەسێکی ئەندامە خێزان یان لە هەمان شار بەس لە خەفەربی لە کەرتی تەندروستیە خزمەت گوزاریە ئەمنیە لە ڕاگەاندنە لە ئامارە وەچی خۆمان ئەوانە بە هەمان شێوە کارتی نیشتمانەکەیان پێشانی بژمێرەکان دەدرێت و تۆمار دەکرێت و هەمان وەڵامی هەمان ئەو پرسیارەشەکە کەسێک یان کەسێک زیاتر لە دەروەی وڵاتن بە مەبەستی خوێندن چارەسەری هەر بابەتەچکە بیتن ئەمە بەنسبەت هەرێمی کوردستان لەو بابەتەوە لەوانە هیچ کێشەمان نیە چونکە هەم بژمێرەکان کوردن هەم مادەی 140 نین ئەمە. زۆر باش ئەگەر خێزانێک بێک جاری کۆچیان بە دەرۆی وڵات کرد بێت ئەوانە چۆن تۆمار دەکرێن و پرسیارێکی سەرەکیە دەکرێت؟ بەڵێ ئەو پرسیارە زۆر لە ڕوبەڕووی ئێمەش دەفتەوە ئەوانە با بڵێن ژنومێر دەکەن یان چەند منداڵێکیان هەیە یان ناخێزانێکی گەورەتریشن کە چیان هەیە لە هەولێر مەسەڵەن لەماڵە برایەکی لە هەولێر یان خوشکەکی لە هەولێریان داک و باوی ئەسڵەن لە ژیان ماون ئەوانە لەوێن دەرێت تۆمار دەکەن کارت نیشتمانیەکانیان ئەوە دەنێژدرێتەوە وێندرێ ئەگەر هەتا کۆپیەکەش بیتن ئەگەر کارت نیشتمانی نەبوو نفوس ئەگەر نا پاسپۆرت یان هەر یەک لەو کۆمنت بەڵگە نامانی کە بەسەرمێنێت و خەڵکی ئەو وڵاتی لەوێن دەرێت تۆمار دەکرێت پێیان دەڵێ بە بژمێرەکان دەڵێ ئەوە بۆ مەبەستا لە دەروەوەی وڵاتن مەبەستەک دەڵێتن. زۆر باشە بۆ ئاوەڕۆ پەنابەران لە هەرێمی کوردستان بە چه شێوازەکە هەندێک کەسەیە بۆ کەماوەیەکی کاتی لێرە هەندێک کەسەیە پەنابەرە ماوەی چەند ساڵێک لێرە دەمێنێتەوە ئەمانە بۆچی تۆمار دەکرێن؟ بڵێ ئەوانەی کە میێوانن لە ئوتێلەکانن ئەوانەوە چێ میێوان هەژمار دەکرێن ئەگەر ماوەی مانەوەیان کەمتر بوو لە 6 مانگ بەس بۆ نمونە ئەگەر 3 مانگ بوو لێرە بوو پێی دەڵێن ئایا تو 3 مانجی کەش لێرە دەمێنی ئەگەر گوتی تۆمار دەکرێت. باشە ئەوە بەنسبەت میێوانەکان پەنابەر و ئاوارەکان ئەوانی کە هەموو شێوەکانی کە هەنە بە زۆرم لێبی بە ئەوەی خۆی بیتن ئەوانەوە خۆی تۆمار دەکرێتن چکە ئەوانە خەیراتی ئەو شارە بەکاردێنن هەموو خزمەت گوزاریەکان تێدا بەشدارن کەواتە دەبی هەژمار بکرن. باشە ئایا سەرژمێری لە 20 و 21 مانگ کۆتایی پێدێت یا پرۆسەکە بەردەوام دەبێت تا چەند ڕۆژی دیکەەوە بۆچی؟ نەخێر ئەوەی 20 و 21 مانگ قەدەغی هاتچۆ بەشی دووەمی قۆناغی کۆتاییە ئەوی دیکە بەردەوام دەبیتن لە 22 تشرینی دووە هەتا دەی کانونی یەکەم بەردەوامی هەیە ئەوە لەوێن دەرێ فۆرمی خێزان پڕ دەکرێتەوە 77 پرسیارەکەی کە لە ناو دەست پێ دەکا هەتا کۆتاییەکەی کە دەڵێتن ئەو پێداویستانەی ناوماڵکە هەیتت کامانن ئەوەی کە لەسەر بژێوی ژیانی هاوڵاتیان و
دەستنیشانکردنی داهات ئاستی بژێویان بەڵێ پرسیارەکان بداتەوە یا ئەتوانی وەڵامی پرسیاریش نەدەیت خۆی بڕگەی یەکەم کە پەیوەستە بە کارتی نیشتمانی ناو چەندە تەمەنت شوێنی لەدایک بوونت پلەی خوێندەواریت ئەوانە هەر ئەسڵەن سیستەمەکە هەڵە قبول ناکاتن دەبی وەک خۆی تۆ بڕیار وەڵام بدرێتەوە بەڵام ئەوەکانی کە پرسیارەکانی کە ئەمە ئومێد دەخوازین کە وەک خۆیمان وەڵام بداتەوە لەبەر ئەوەی ئەو وەڵامانەوی دەبنە پێوەرەی باش لەبوو ئەو داتانێک کە وەردەگیرێتن لە داتا سنتەر دواتر لێکۆڵینەوەی لێ دەکرێتن هەتا ئاستی بژێوی و ڕۆشنبیری و پەروەردەی خەڵکەکە لەسەر ئەوانە بڕیاری لەسەر دەدرێت ئایا ئەکرێت بڵێن هەر هیچ ماڵێک لە بیر بکرێ ئەو خێزانە لە ماڵ نەبن ئەو کاتە چەند جار سەردانیان دەکرێتەوە بۆ دڵنیابوون لەوەی کە هەر خێزانێک لە شوێنی خۆی تۆمار کراوە ئەوەی کە خاڵی کۆتاییە لەوەی کە ئەو خێزانە تۆمار نەکرێتن بریتە لە 21 مانگ ساعتەکە گەیشتە ساعت 12 شەو هەر کەسێک تۆمار نەکراوی یدی تابلێتەکە دادەخرێ سیستەمەکە دادەخرێ ئەمە ناتوانین کەسەکە ئیزافە بکەین کەواتە ناوی لە سەرژمێری 2024 دا نابێت باشە بۆ مەخمور و ناوچەکانی دەوروبەری ئەم بابەتە چۆن دەبێت سەرژمێری لەوێ چۆن کراوە ئامادەکاری بەڵێ بەداخەوە ئەمە لە منسبەت مەخمور کە فایلی مەخمور سەر بە هەولێر ئەم وەک بڕیاردەری ژووری عملیاتەکەمە ئەمە بە درەنگ بڕیارەکانمان بەدەست گەیشت هەرچەند ئەمە زووتر کۆبنەوەی و نووسراوی تایبەتمان بۆ پرسە کرد کە ئەوە پرسەی گرینگە پێویستە کاری لەسەر بکرێت بەڵام بەلەبەر ئەو ئیشکالیاتە فەنی و داراییانەی کە هەبوو لە بینی دەستەی ئاماری هەرێم و دەستەی ئاماری بەغدا ئەوانە هەندێک دواکەوت ئەوی ئێستاکە لە دوایین کۆبنەوە کە ئەنجامماندا لە مەخمور لە ناوان هەموو لایەنە سیاسەکانی کورد لە مەخمور خاک پارێزیەکی باش دەبینین بەڕاستی هەموو کۆک بوون لەسەر ئەوەی کە ماڵی هەموو مەخموریەک ماڵی هەموو ئەو کەسانەیە کە ئێستا لە دەرەوەی مەخمورن هەموو شوێنەکان کرانە ماڵ ینی دەستگا خێرخوازیەکان کەرڤانەیان دابینکردنیە خواردنیان دابینکردنیە خێمەیان دابینکردنیە خەڵکەکی زۆر متەحەمس ئەوانەی کە زۆر دوورن لە مەسەلەی سەرژمێری لە گروپەکە لە گەرمانن بەردەوام زۆر بە غەمخۆریەوە لە دوو بابەتەکە دڕۆن و ئیقبالێکی زۆر باش هەیە لە خەڵکەکە چکام و دەیانەوێتن زێدی خۆیان بپارێزن ئەو شەڕی کە بە سلمی دەکرێتن کە پێ دەگوترێت شەڕی پاراستنی خاک بەڕاستیە تا ئێستا سەرکەوتووە زۆر باشە دکتۆر پرسیارێکی زۆر دەکرێت لەسەر سنگڵەکان ئەوانە چۆن تۆمار دەکرێن لە سەرژمێری ئەو ترندە دروست بوو ئەمە هیچ لە پەیڕەوی منە بوو کە سنگل بەڕاستی داوا دەکرێت بەڵام تۆمار دەکرد بەڵام ئێستا بە دەرفەتی دەزانم لەلایەنە بەرپرسەکان ئەو ڕێکارانە بگرێتە بەر لە مەتارەکان و لە سنوورەکان ئەوەی سنگڵە ئەگەر عەقدی زەواجی نەبوو ڕێیان پێ نەدەن سەفەرکەن چونکە ئێستا فکر لەوەی دەکەنەوە لەو چەند ڕۆژە ئەمن چەند کەسێک تەلەفۆن لەمن کردە دەرێ یعنی دەتوانم سنگل مادام تۆمار ناکرێ کە لە خۆی وانە تۆمار دەکرێت ئەم سەفەر دەکەم ئەوەی کردیتە حوجەک لەوە ماڵەوە ئەمن داوا دەکەم لەلایەنە بەرپرسەکان کە هەر سنگلە گوشتی سەفەر بکاتن ئەگەر عەقدی زەواجی پێ نەبوو ڕێگەیان پێ نەدەن زۆر باس لەوە دەکرێت کەوانەی کە دوو ژنیان هەیە چۆن تۆمار دەکرێن چۆن وەکو سەرۆکی خێزان لە دوو شوێنی جیاواز تۆمار دەکرێن بەڵێ نەک دوو سێ و چواریش ئەگەر هەبیتن هەرچەند ئەوانە لە ناوچەی عەرەبیەکان بەرزترە نەک لە لایمە ئەوانە کە دەستنەخێ یەکەمیان ئی دووەم کە چێ خۆی تۆمار کرد ئەگەر بەنهێنی بیتن ئەوە لە یەکەمەکە خۆی تۆمار دەکاتن مەجبوریە بەس ئی دووەمەکە کە دەستنە ماڵەکەی ژنەکە منداڵی هەبی یان نا دەرێ من خۆم سەرۆکی خێزانەکەمە و دەتوانی پاراستن لە زانیارەکانی تر بکاتن لە بۆ پاراستنی سەلامەتی خێزانەکەی زۆر باشە دەستخۆش بەڕێز دکتۆر دڵزار حەمەساڵح بەڕێبەری ئاماری هەولێر سپاس کە لەگەڵ کوردستان 24 بوو زۆر سپاس